بەهۆی نەبوونی غاز دەنانەواخانە و پێنج هێشتخانە لە قەزای ڕەواندوز داخران. خاوەنکارەکان دەڵێن غازی بازرگانی گرانە و حکوومەتیش غازمان بۆ دابین ناکات، بۆیە ناچارین نانەواخانە و شێشتخانەکان دابخەین. وەکو نانەواخانە و مەتحەم و چایخانەکان باشە شاری ڕواندز ئێستا بۆ نمونەوە فڕنیە نانەواخانەیە نزیکەی دە ڕۆژە قەپاتە جگە لەوەی خەڵک بێنام بووە ئەمە ئیش ناکەین 5 ئایلە لەو نانەواخانەی ڕزقیان بڕایە یعنی بێ ڕزقبووین لە ماڵی دانیشتینە هەوڕۆچینە قایمقامی گوتن کاکە چارەسەرێک ئیشتێک هەل لە دوڕا قایمقام بەمەی گوتی کاکە ئەزام لۆ غازیاتینە بڕۆ دەرێ چوونە کردیە بڕۆ بکەن سوکایەتی بەمە کرد ڕاستی حیف لۆ قایمقامی ئەو شاری ئەو نەوە قسانە بەمە بڵێتن. ئێ باشە لۆ سۆران وەربگری بە 8 نیوی ئەمن بچم لتری غازی ئەوە شەوێت کە ڕسمم لە عەدادی گرتیتەوە لتری بە 1700 دیناری ئەگەر ئەمن یەک بەتڵی پڕکەم نێزیک 32,000 ڕاوەستی کرێ تەکسیش لێ بدەم قەلینەی لۆ من 50,000 ڕاوەستی لۆ من قەلینە غازی بە 50,000 بگۆڕمەوە کەچی نانەواخانە و مەطعەم و شتی دیکە وەربگرن هەمووی لەسەر 8500 یعنی یەک دنیا فەرقە ئەچی داواکاری لە قایمقامێکە ئەگەر قایمقام هیچی پێ نەکرێ سەرۆکلێژنە هیچی پێ نەکرێ ئەمەش لەبەر هەندێ بڕیارندا هەرچی مەطعەمە نانەواخانە کولێرە یعنی هەرچی هەیە ئەوەی ئیش بە غازی بکە هەر هەموو قەپاتەکرێن هەتاوەکو ئەو چێشەندۆیەک لایەکەنەوە. ڕێژیان مەولود خاوەنی نانەواخانەیەکی ڕەواندوزە کە نەبوونی غاز دە ڕۆژە کارەکانی وەستاندون ئەو تەماشای بوتڵی بەتاڵ و تابلۆی نانەواخانەکەی دەکات لە ناخیدا ویست و واقیعێکی دژ بە یەک هەیە ویستی شیرینی کارکردن و واقیعی تاڵی نەبوونی غاز. هەر بۆیە کە دراوسەکەی دێتە لای و پرسیاری چارەنووسی کارکردنی لێ دەکات ڕێژیان بە دەنگێکی حەزینەوە دەڵێت نایکەمەوە تا غاز پەیدا نەبێت. تا غاز پەیدا نەبی خەڵاس بە هۆی نەبوونی غاز فڕنیەکانمان حام قەپات کردووە شار ڕەواندوز نانەواخانەکان داخراون زۆربەی مەطعەمەکان داخراون دوێنێ غاز هاتووە لۆ شاری ڕەواندوز تعدای قایمقام یەکەم یەقنینە غاز سیارەکی حکومی وەسە کە دوێ قنینە غازی نابیتە ناو ڕوانزێ ئەو غازەی ڕوانزێ و وەرتێ کە حەسەی هەیە لە کنەما وەرتێ و ڕوانز و قەسرێ هەموو دراخ سۆرە غازەکە هیچ غازەک ناتە ناو ڕوانزێ. ئەم قەیرانە تەنیا بازاری نەگرتوتەوە بەڵکو غازی ماڵانیش زۆر کەم بۆتەوە و بە ئەستەم دەست هاوڵاتیان دەکەوێت. داخستنی نانەواخانەکان و نەبوونی غاز بژێوی ژیانی ڕۆژانەی بەشێک لە خەڵکی ناوچەکەی بە تەواوی پەرخستووە. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام قەزای ڕەواندوز.